دەستان خۆشەکات گرۆجیان خاواتەشان باتەوە من پرسیارێکمە بوو من یاریجی مەکەم چۆن بتوانم ئەم وەرزشە لە ڕەمەزانە ڕێک بخەم. ئەو کەسانی کە ڕاضە ئەکەن باشترین کات بۆ ڕاضە ئەو کاتەیە کە خۆر هەڵدێ کە بەڵام بە شەرتێک پارشە و ئەوەی نەخواردە بێت کە نەتوانێت هەڵسووڕێ دەبەرە حاڵێکی زۆر تەبیعیە ئینسان ئەگەر هەر ڕاضەیەکەکە نەک هەرژیم هەر حاڵەتێکی تری هەیە ئەتوانێت لە دوای خۆر هەڵهاتنەوە بچێ بەدەم ئیشی خۆیەوە و ئەو کەسانەی تریش کە لە ڕۆژە مەجاالیان نییە لە شەوەکەیە ئەتوانن بەڵام عادەتەن ڕاضە یەکشت بزانن بە مەعیدەی پڕەوە ناکرێت ئینسان دایمە بێ مەعیدەی خاڵی بێ بەڵام شتی بەسوود و مەقەویاتی بەقوەتی خواردی بێ بە تایبەتی مادەی گلوکۆز و خورما بۆی کە بتوانێت لەگەڵ یاریەکەیە هەڵکات و بێتاقەتی پێوە دیار نەبێت.